سەرباری ئەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و دانیشتوانی گوندەکانی سنووری بناری قەندیل بەهۆی گونجاوی ئاو هەواوە سەرقاڵی بەخێوکردنی مێشی هەنگن و زۆرینیان بژێوی ژیانیان لەسەر ئەو کارەیە، بەڵام ئەو هەنگاوانانە باس لەوە دەکەن بەخێوکردنی مێشی هەنگ و بەرهەمهێنانی هەنگوین ماندووبوون و کاتێکی زۆری پێویستە، کەچی نرخی هەنگوین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان نزمە، هۆکارەکەشی بۆ هاوردەکردنی هەنگوینی وڵاتانی دراوسێ دەگەڕێنەوە. بە سێ مێشان ئەگە سی مێویان دەوێت بەشەر بە سێ سندوق ئەگە سی مێویان دەوێت یەک پاڕیان داوم. ئایا وەزارەتی کشتتوکاڵ ئاگاداری ئەو شتەیە ئەگەر بە سێ سندوقانیان یەک پەرداوینێ ئەگەر سی دانێکی پێویستە. ئێران شەکری داتێت، تورکیا شەکری داتێ لە دەرەوە ڕادێ هەر شەکری دەنێ بەرهەمی ئێمە نافرۆشێت. لە کۆتایەکانی مانگی ئایاردا هەنگاوانانی سنووری بناری قەندیل گەرمێن و کوێستان بە هەنگەکانیان دەکەن و بە ماوەی نزیکەی 5 مانگ لە کوێستانەکان چاودێری هەنگەکانیان دەکەن، بەڵام دەگوترێت ساڵانە چەند نەخۆشی و دەردێک تووشی مێشەکان دەبێت، ئەمەش زیان بەو کەسانە دەگەێنێت کە خەریکی بەخێوکردنی مێشی هەنگن. سەرۆکی ڕێکخراوی هەنگاوانانی کوردستانیش دەڵێت بە هەموو شێوەیەک هەوڵیان داوە ڕێگری لە هاتنە ناوەی هەنگوینی وڵاتان بکەن بۆ ناوخاکی هەرێمی کوردستان. بەتەنیا بە ئێمە ئەگەر حکوومەت هاوکارمان نەبێت، پلانی ئێمە ئەوەیە لەگەڵ حکوومەت لە جوڵە دابین بە هەموو شێوەیەک، بە کتابی ڕسمی بە نافەرمی بە هەموو شێوەیەک ئەگەر هەبگاتە ئاستی خۆپیشاندان و هەنگبرنە سەر شەقامەکان و ناو پەرلەمانیش. بۆیە داوایان لێ دەکەین کە پلانیان هەبێت منعی بەرهەمی دەوڵەتانی دەرو دراوسێ بکەن بۆ ناوەوەی کوردستان. ئەگەرچی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان گومانیان لە کوالەتی بەشێک لەو هەنگوینە هەیە کە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە، بەڵام بەوتەی سەرۆکی ڕێکخراوی هەنگاوانانی کوردستان، هەنگوینی کوردستان لە چەندین پێشانگای وڵاتانی وەک دووبەی و ئیمارات و فەڕەنسا لە ڕووی کوالێتیەوە پلەی یەکەمی بەدەست هێناوە.